پێش هەموو شتێ سوپاستانەکەین کە هاتوون بۆ ئێرە ئێمە باس لە مەسەلەیەکەین کە بەڕاستی مەسەلەیەکی زۆر حەساس و زۆر گرنگە هەم بۆ ئەوانەی کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ئیمتیحاناتی گشتی پۆلی 12 هەیە کە ژمارەی قوتابیەکانمان ئاگادار نزیکەی 1970 کەس لە هەموو بەشەکانەوە وێژەیی و زانستی و خوێندنی ئیسلامی و پیشەییەکانیش و هەم بۆ ئەوانەشی ناڕاستەخۆ پەیوەندیان پێوە هەیە بە شێوەیەکی گشتی ئەم ئیمتیحاناتە سەرنجی هەموو خەڵکی کوردستانی ڕاکێشاوە ئێمەش ئەو ئامادەکاریانی کە کردومانە بۆی پرۆسەکە بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچێت و دوور بێت لە کەم و کوڕی و ئیشەڵا سەرکەوتن بەدەستەهێنین و هەموو ئامادەکاری کراوە بۆ ئەوەی ئیمتیحانەکان بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە بچن. خۆتان نەزانن تاقیکردنەوەکانی پۆلی 12 تاقیکردنەوەی چارەنووسسازن چۆ قوتابی خۆشەویستەکان و خوێندکاران لە قۆناغێکی خوێندنەوە ئەڕۆنە قۆناغێکی تری خوێندن کە قۆرانی پێگەیشتنیانەوە و عمری کاملبوونیانە و ئاچنە زانکۆ و پەیمانگاکانەوە و هیوادارین کە بە شێوەیەکی جوان بتوان خوێندنەکە تەواو بکەن و ببن بە کادیری عیلمی لە پاشە ڕۆزە بۆ ئەم خاک و نیشتیمانە. ئێمە لە ئامادەکاریەکانمانە بۆ ئیمتیحانات هەوڵمانیا و هەمانگی لەگەڵ هەموو ئەو وەزارەت و بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتە گشتیانە بکەین کە پەیوەندیان بە ئیمتیحاناتەوە هەیە و ئەوانەشی کە هاوکار و هەماهنگمانە بن بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوو. لەژێر سەرپەرشتی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردە ئێمە هەماهەنگیمان کردووە لەگەڵ هەموو وەزارەتەکانی کە ئەتوانن یارمەتی دەرمان بن بۆ بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی ڕێکوپێک. وەزارەتەکانی ناوخۆ، کارەبا، گەیاندن، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پێشمەرگە و سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران، دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری. هەموو ئەمانە هاوکارمانن و هەماهەنگیمانەکەن بۆ ئەوەی پرۆسەکە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی جوان بەڕێوە بچێت سەرکەوتوو و بتوانین پرۆسەکە تەواو بکەین بە شێوەیە کە ڕەخنە و کەم و کوڕیمان نێتە سەر. ئێمە یەک مانگ نییە، زیاتر لە یەک مانگە، دوو مانگە، سێ مانگە خۆمان ئامادە دەکەین بۆ ئەوەی ئەم پرۆسەیە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بەڕێوە بچێت و هەموو هەماهەنگیەکمان کردووە لەگەڵ وەزارەتەکانی وەکوتم گەیاندن و پێشمەرگە و ناوخۆ و کارەبا و ئەو وەزارەتانەی کە پەیوەندی ڕاستە خوێندنی باڵا کە پەیوەندی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیان بە پرۆسەکەەوە هەیە بۆ یارمەتیدانی ئێمە بۆ سەرکەوتن وەتوانم بڵێم هاوکاری تەواومان هەیە لەگەڵ هەموو هەر چوار پارێزگاکەی پارێزگاری کوردستان لە هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان لە کوردستانە کە بۆ شێوەی چۆنیەتی بەڕێوەچوونی ئیمتیحانات یارمەتی دەرمان بن و ژووری هەماهەنگیمان دروست کردووە و لە هەموو پارێزگایەکە ژوورێک دانراوە بۆ ئەوەی لە حاڵەتی دروستبوونی کێشە و گرفتە بتوان یارمەتی دەرمان بن و بتوانن حاڵەتی نەخوازراو کە هاتە ڕێگەمان بتوانەوەیان چارەسەری بکەن لەگەڵمانە و هەموو بەڕێوەبەرایەتی گشتیەکانی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ، بەڕێوەبەرایەتی گشتیەکانی تەندروستی، بەڕێوەبەرایەتی گشتیەکانی پەروەردە و هەموو بەڕێوەبەرایەتی قەزاکانی لە هەموو شار و شارچەکانی کوردستانە ئێمە هەماهەنگی تەواو کراوە بۆ ئەوەی بە شێوەیەکی سەرکەوتوو ئەم پرۆسەیە بەڕێوە بچێت. خۆتان نەزانن مەسەلەی ئێمە ئێستا 2175 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە کە 1930 قوتابی و خوێندکار ئیمتیحانی تیا ئەیەن و هەوڵی ئەوە ئەیەن کە بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک پرۆسەکە بەڕێوە بچێت. ئێمە هەموو هەماهەنگیەکمان کردووە و ئامادەکاری تەواومان کردووە و تەسەورەکەین کە بەبێ کەم و کوڕی بتوانین ئەم پرۆسەیە تێپەڕێنین و ئێوەش وەکو ڕۆژنامەنووس و ڕاگەیەنکار حەلەقەی وەسڵن لە بینی ئێمە و خەڵکە، لە بینی ئێمە ئەوانە کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە مەسەلەی ئیمتیحاناتەوە خۆیان بەشداری ئیمتیحاناتەکەن هەم لەگەڵ ئەوانە کە پەیوەندی ڕاستە و خۆیان بە ئێمەوە نییە. خۆتان نەزانن کە هەموو کوردستان چاوی لەسەر ئێمەیە و هەموو کوردستان زۆر بە جددی سەیری ئەوە کایە پرۆسەکەمان چۆن بەڕێوەوە چێ و چەند کەم و کوڕی و نوقسانیمانە بێ و چەند ڕاستی و بێکەم و کوڕیە بین. لەبەرەوە یعنی ئەمە سوپاسی ئەوەکەین کە بتوانن بە شێوەیەکی جوان ڕوونکردنەوە بن لەسەر ئەو خاڵانی کە ئێمەڵێ من ئەو هێڵە گشتیەکانی چۆنێتی ئامادەکاریەکانم بۆ باسکردن. کاک نورەدین وەکو بەڕێوەبەری گشتی ئەزمونونەکان و جێگری سەرۆکی لیژنەی باڵای ئیمتیحانات و کاک هەردی وەکو مدیری ئیمتیحانات و
ڕیاردەری لیژنەی باڵای امتحانات دەتوانن زیاتر وردەکاریەکان لە چۆنیەتی ئامادەکاری و ڕێنمایی و گۆڕانکاریەکانی کە ئەم ساڵ کراوە لەگەڵ پارە بەبارەت بەپاڵ بۆتان ڕوونکەنەوە پاشتری هەرچی پرسیار و گفتوگۆیە کە بێمە بە ڕاشکاوانە لەگەڵتان قسە دەکەین و هەوڵین وەڵامی هەموو پرسیارێک بینەوە ئەگەر نەچێتە ناو چوارچێوەی ئەو نهێنیانەی کە لە ئیمتحاناتە هەیە. زۆر سوپاستانەکەین کاک نورەدین چۆنێتی ڕێنماییەکان و ئامادەکاریەکان. حەزم کرد یەک چیشتان پێ بڵێم، ئێمە بۆ هەموو قوتابیەکان ئێستا هەموو قوتابی خوێندکارەکان حاسیبەمان ئامادە کردووە و نزیکەی 2300 تەلەفۆنمان ئامادە کردووە بۆ مدیری قاعەکان و هەموو شتێکمان کردووە بۆ ئەوەی لە قاعەکانەوە هیچ جۆرە دزەیەک بە پرسیار نەکرێت و هیچ جۆرە دزەیەک بە یعنی کارێک نەکرێت کە و قوتابیەکان بتوان بە شێوەیەکی ڕێکوپێ امتحانەکانیان بن بە فەرمانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەرکە لە پار ساڵەوە ئەو فەرمانەی دەرکردووە هەموو قوتابیەک پێویست هەموو قوتابی خوێندکارێک پێویستە حاسیبەیەکی تایبەت بەخۆی هەبێ کە ئێمە نزیکەی 90,000 حاسیبەوان ئامادە کردووە و حاسیبەی تریشمان هەبووە کە پار ماوەتەوە یعنی ئێستا توانین بڵین یەک قوتابی و خوێندکار نابێت کە حاسیبەی تایبەتی خۆی پێ نەبێت و هەموو ئامادەکاریەکان کراوە. لەبەرەوە من حەزەکەم کاک نورەدین دەست پێ بکاوە ئەو ڕوونکردنەوە بکە پێویستە و پاشەویش کاک هەردی گۆڕانکاریەکان لە چۆنیەتی ئامادەکردنی وەرەقەی سۆما و پرسیارەکان و بەرگە پرسیار و هەموو شتانەی کە ئەم لەم زروفە توانای ئەوەمان هەیە بیڵین. فەرمووکە. ڕۆژتان باش بەڕێزان، سپاس بۆ ئامادەبوونتان. پرۆسەی تاقیکردنەوەی وزاری پۆلی 12 لە نزیک بوونەوەیە. پێشەوەی دەستکەم بە ئەو ڕێنماییانە کە پێویستەکە هەمووان ئاگادار بن لێی. داواکارێکیشم لە بەڕێستان هەیە وەکو میدیاکار. داواکارەکەی من ئەوەیە کە جەنابتان ڕۆڵێکی ئیجابی ببینن لە پرۆسەی تاقیکردنەوەکانە بۆ ئەوەی کە بە هەمومانەوە بتوانین سەرجەم قوتابیان و خوێندکاران دڵ و دەرونیان ئارام بکەینەوە لە کاتی جێبەجێکردنی یاخود ئەنجامدانی تاقیکردنەوەکان کە لەسەر تاسەری هەرێمی کوردستانە لێ کاتە ئەنجامەدرێ. ئەوەی کە لێرە زۆر گرنگە پێویستەکە کە باسی لەوە بکەین کاتی دەستپێکی تاقیکردنەوەکانە کە 2 ساڵە کاتژمێر 7:30 دەستپێیەکە بۆی کە قوتابیان و خوێندکاران ئەو کاتیان لێ تێک نەچێ زۆر گرنگە. کاتژمێر 7:30 و پێویستەکە هەموو قوتابی خوێندکارێک پێش چەند خولەکێک بە ماوەی 15 خولەک لە ناو هۆڵی تاقیکردنەوەی ئامادە بێت. ئەوەی کە لێرە گرنگە دەست پێ بکەین پێویستەکە لەوەی قوتابی خوێندکار چی بکات بەشە لە ئێستایە. لە هەمووی گرنگتر ئێمە ئەمساڵ هەندێک گۆڕانکاریمان کردووە لەسەر شێوازی ئەنجامدانی تاقیکردنەوەکان کە هەیە بۆی کە خوێندکار لە ڕۆژی ئەنجامدانی تاقیکردنەوەکەی تووشی دڵە ڕاوکێ نەبێ، تووشی گرفت نەبێ، پێویستەکە یەکەم پێش هەموو شتێک پێناسەی ئەزموونیەکەی لە بەڕێوەبەری قوتابخانەکەی وەرگرتە بێ. دڵنیا بوو بێتەوە لەوەی کە پێناسەی ئەزموونی هەیە وەریگرتووە. چونکە هەر قوتابی خوێندکارێک پێناسەی ئەزموونی وەرنەگرت بێ یاخود نەیبێ کەواتە مە لێرە خۆی بۆ خۆی گرفتە. ئەگەر پێناسەی ئەزموونی نەبێ واتە ئەو قوتابی خوێندکارە نەپرسیاری ئەبێت و نەسۆماشی دەبێت. لەبەرەوەی ئەم ساڵ تاکە ساڵەکە پرسیاری تاقیکردنەوەی وزاری بە پێی ژمارەی تەواوی قوتابی خوێندکار دەچێتە ناو هۆڵی تاقیکردنەوەکان و هەر هەمووشی ناو و کۆد و زانیاری قوتابی خۆی لەسرە. لەبەرەوە پێش هەموو شتێک پێویستە قوتابی خوێندکار پێناسەکەی وەربگرێتەوە و ڕۆژێک 2 ڕۆژ پێش ئەوەش سەردانی هۆڵی تاقیکردنەوەکەی بکات دڵنیا بێت لەوەی کە لە چ هۆڵێکی تاقیکردنەوە ئەنجامەدات. بەڕێزان، 2 لاپەڕە ڕێنماییشمان بڵاو کردوێتەوە لەسەر جەم بەڕێوەبەرایەتی گشتیەکانی پارێزگاکان هەیە دەچێتە لای سەرجەم بەڕێوەبەرانی هۆڵ ئەو گرفت و کێشانەی کە ساڵانی ڕابردوو هەمان بووە بۆی کە ئەم ساڵ نەیهێڵێن هەموومان هاوکاری یەکتر بین. ئەم ساڵ وەکو ساڵانی پێشووتر بۆ هیچ کەسێک نییە ئامێری ئەلکترۆنی بەرێتە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە.
لە سەرجەمە و کەسانی کە ستافی ناو هۆڵی تاقیکردنەوەکانن یاخود ئەو کەسانی کە ئەندامن لە ناو هۆڵی تاقیکردنەوە سەرجەم قوتابیان و خوێندکاران و بۆ ئەم مەبەستەش وەزارەتی پەروەردە و لیژنەی باڵای ئەزموونەکان مۆبایلێکی ئاساییمان بۆ سەرجەم بەڕێوەبەرەکان ئامادە کردووە کە پێویستە کاتە تەنها ئەو مۆبایلانە بەکاربێنن ناوێت بە هیچ جۆرەك هیچ ئامێرە بچێتە ناو هۆڵ. پێش چوونە ژوورەوە هەموو قوتابی خوێندکارێک پشکنینی بۆ ئەکرێ ئەنجامەدرێ. هەر ئامێرێکی ئەلکترۆنی پێ بە لێ وەردەگیرێت. بردنە ژوورەوەی هەر ئامێرێکی ئەلکترۆنی بۆ ناو هۆڵی تاقیکردنەوە ئەو قوتابی خوێندکارە بەکاری بهێنێ یا بەکاری نەهێنێ ئێمە بە پێچەوانەوە مامەڵەی لەگەڵاکەین و بە پێ ڕێنماییەکان دەکەین بە گزی و بە گزی بۆیان هەژمارەکەین. بەڕێزان یەکێک لەو دیاردانەی کە ساڵانی ڕابردوو لە ناو سۆشیال میدیایە هەبووە بڵاوکردنەوەی پرسیارەکان بووە بە شێوەیەک لە شێوەکان وێنەی گیراوە. ئێمە لێرەوە سەرجەم ئەندامانی هۆڵەکانی تاقیکردنەوەمان ئاگادار کردوێتەوە لەوەی کە بۆ هیچ کەسێک نییە وێنەی هیچ پرسیارێک بگرێ تەنانەت دوای کاتی تاقیکردنەوەکانیش و هەر پرسیارێکیش وێنەی بگیرێ و بچێتە دەرەوەی هۆڵەکانی تاقیکردنەوە دوای تەواوبوونی کاتەکەش ئەو کەسە مامۆستا بێ بەڕێوەبەر بێ سەرپەرشتیار بێ ئەندامی لیژنەی تاقیکردنەوەکان بێ ئێمە بە ڕێگەی تایبەتی خۆمان نەتوانین ئەو پرسیارە بدۆزینەوە بزانین چ هۆڵێکەوە دەرچووە. ئەگەر لە ڕێگەی خوێندکارەکەەوە بێ بەپی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە مامەڵاکەین لە گەڵ قوتابی خوێندکار و هەر کەسێکی کە بێت ئێمە ئیجراعاتی یاسایی خۆمانی لەگەڵاکەین و ڕوبەڕی لێکۆڵینەوەی لەگەڵاکەین. یەکی کە لەو کارانەی کە زۆر گرنگە قوتابی خوێندکار دوای وەرگرتنی پێناسی ئەزموونیەکەی پێویستە دڵنیا بێت لەوەی کە ئەو پرسیارەی پێی ئەدرێ ناوی شواریەکەی و کۆدی ئەزموونیەکەی لەسرە هەمان ئەو ناوە هاوتایە لەگەڵ ئەو پەڕی سۆمایی کە پێی ئەدرێ و سەرجەم ئەمانەش دوای تەواوبوونی تاقیکردنەوەکان هەم پرسیارەکان هەم پەڕەی سۆماکەشی دەگەڕێتەوە ناو لیژنەی باڵا و لە ڕێگەی لیژنە تایبەتەکانی بەڕێوەبەراتی گشتەکانەوە گەڕێتەوە ناو هۆڵی کۆنتڕۆڵ و کاری یاسایی لەگەڵاکەین. بەڕێزان یەکی کە لەو گرفتانەی کە ساڵانی ڕابردوو هەمان بووە بڵاوکردنەوەی وەڵام بووە دوای تاقیکردنەوەکان. ئێمە لە ڕێگەی نووسراوێکی و فەرمانێکی وزاریەوە سەرجەم مامۆسایانی پۆلی 12 و سەرجەم مامۆسایانی تریشمان ئاگادار کردوێتەوە لەوەی کە هیچ کەسێک بۆی نییە وەڵامی پرسیارەکانی وزاری لە هیچ پەیجێکی خۆی بڵاو بکاتەوە و هەر کەسێک ئەو کارە بکە ئێمە ئیجراعاتی لەگەڵاکەین. ئێمە ڕۆژانە لە کاتژمێر 12 لیژنەیەکی تایبەت لە هەموو پارێزگاکانەوە ئامادە ئەبن لە لای ئێمە. ئەو لیژنە تایبەتە وەڵامی ڕاست و دروست بۆ سەرجەم پرسیارەکان ئامادە دەکەن و لە هەمان ڕۆژیشدا بڵاو دەکرێتەوە لە پەیجەکانی وەزارەت و پەیجەکانی بەڕێوەبەراتی گشتی ئەزموونەکان. تەنها ئەو وەڵامانە وەڵامی ڕاست و دروستن بۆیە پێویستەکە کەس بڵاوکردنەوەی وەڵامەکان یاخود شیکارکردنی پرسیارەکانیش تەنانەت بۆ هیچ کەسێک ڕێگە پێدراو نییە جگە لە لیژنەی باڵای ئەزموونەکان کە دەکرێت. یەکی کە لەوانی کە زۆر گرنگە پشکنینی قوتابیان و خوێندکارانە پێش هۆڵەکانی دەستپێکی تاقیکردنەوەکان کە زەرورە ڕۆژانە ئیکەین. بەڕێزان قوتابی خوێندکاران ئەوەی کە زەرورە لە کاتی تاقیکردنەوەکە پێویستەکە لەوەی تۆ چیت پێ بێت. ئەو پرسیارانەی کە وەڵامە درێتەوە تەنها بە قەڵەمی ڕەساس وەڵامە درێتەوە لەسەر پەڕەی سۆماکە. هیچ قەڵەمێکی کە بەکار نایەت. پێویست ناکە هیچ قوتابی خوێندکارێک جافی پێبێت یاخود قەڵەمێکی کە لەگەڵی بەکاربێنێت. تەنها شتە ڕێپێدراوەکانت ڕێگە پێەیە. ئەم پرۆسەی ئێمە پرۆسەیەکی زۆر ورد و ئاڵۆزە. پێویستی بە هەماهەنگی هەموو لایەکەیە. وەکو کاک دکتۆر سەیوان سەرۆکی لیژنەی باڵا ئاماژەی بە هەموو لایەنەکاننا کە سوپاسیان دەکەین بۆ بەڕێوەبەراتی گشتی سەرپەرشتیکردنیش لە سەرجەم پارێزگاکان هەماهەنگیەکی زۆر باشن بۆ ئێمە. بەڕاستی ساڵانە بەڕێوەبەرەکان زۆرمان دوورمە بکارانەوە
پرۆسەیەکی زۆر ورد و ئاڵۆزە هیوادارین لەوەی کە بە هەماهەنگی و هاوکاری هەموو لایەک خێزانەکان بەڕێستان هاوکارمان بن پاڵپشتمان بن بۆ سەرکەوتنی ئەم پرۆسەیە کە دوجار ئەم پرۆسەیە سەرکەوتنی سەرجەم کایەکانی تری ناو حکوومەتی هەرێمی کوردستانە چکە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە زۆر بە بایەخێکی گرنگەوە هەروان لەسەر تاقیکردنەوەی وزاری پۆلی 12 ئەوەی کە لێرە گرنگاوەیە بیڵێن لە کۆتاییە پرسیارەکانیش ڕۆژانە بە هەمان شێوە دەگەڕێتەوە سەر لیژنەی باڵا کۆمەڵە گوردەکاری کە هەیە کە ئەم ساڵ تاکە ساڵێکە لە ڕووی فەنیەوە لە ڕووی هونەریەوە ئەنجاممان داوە بۆ مەبەستی تەواو کۆنتڕۆڵکردنی ئەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردووە هەمان بووە و لەگەڵ چارەسەرکردنی و کێشانەی کە ساڵانی ڕابردوو هەبووە بەشێکی هەرە زۆری ئەوانە کە هەردی کە بەڕێوەبەری تاقیکردنەوەکان و بڕیاردەری لیژنەی باڵای ئەزموونەکانە زیاترە وردەکاریانە بۆ بەڕێستان باسەکە هیوادارم لە کۆتاییە بەڕێستان وەکو ڕاگەیاندکار وەکو میدیاکار پاڵپشتی تەواوی ئەو پرۆسەیە بن ڕۆڵێکی ئیجابی تەواو ببینن بۆ سەرخستنی ئەو پرۆسەیە زۆر سپاس ئەو کاتتان باش بەڕێزان بەخێربێن زۆر سپاس بۆ ماندووبوونتان زۆر سپاس بۆ ماندووبوونتان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەیوان مامۆستا نورەدین سەبارەت بەو تەکنیکە نوێیانەی کە ئەو ساڵ لە پرۆسەی تاقیکردنەوەکان ئەنجاممان داوە لە ساڵ هەندێکیان بەشێکیان لە ساڵانی ڕابردوو ئەنجام درراوە و بەشێکیان بۆ ئەم ساڵ یەکەمین ساڵە یەکەم خاڵ ئەوەیە کە ئێمە لەو ساڵی خوێندن لە بۆ هەر هۆڵێکی ئەزمموی پرسیار بە ژمارە قوتابیان دەستە ئەو هۆڵە ئەزممویە ئەو جیاوازی لەگە ساڵانی پێشتر ئەوەیە لەسەر نوسخەی پرسیار ئەو ناوی قوتابیشی لەسرە کە هەمان شێوە لەسەر ناوی قوتابی لەسەر لاپەڕەی سۆماکە هەیە واتە قوتابی خوێندکاری بەشداربوو لە ئەزمموونەکان لە هۆڵەکان دوو لاپەڕەی لە بۆ دەچی لاپەڕەی پرسیار و لاپەڕەی وەڵام لەسەر هەردووچی ناوی چواری قوتابی لەسرە قوتابی دەبێت دڵنیابیتەوە کە ئەو ناوی چواریە بە هەمان نووسینی ڕەنووسی ژمارەی ناسنامەی باری شارستانیە و لە هەمان لەسەر هەمان پرسیار و لاپەڕەی سۆماکە هەیە ئەمە ئاسانکاریەکی زۆری کردووە لە بۆ ما لە بۆ پرۆسەکە مزاقێکی پرۆسەکەی زۆر باشتر بەڕێوە کردووە بەروێ ئەو کارە لە بەڕاستی لە وڵاتە پێشکەوتوەکان بەڕێوە دەبرێ و تەکنیکی و تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوو بەکار هاتێ لە بۆ ئەوەی ئەمەش هاوکارمان دەبێتن لە بۆ ئەوەی کە ساڵانی پێشتر بەخۆتان ئێوە دەزانن ئێمە گروپی پرسیارمان هەیە هەر پرسیارێک هەمان پرسیارە بەڵام بەپێی ڕێزبەندی دەکرێتە 26 گروپ لە بۆ ئەمەش هەمووی لە بۆ مزداقێتی پرسیارەکانە دەکرێتە 26 گروپ ئەو گروپانە ئەم ساڵ لەسەر پرسیارەکان دیار نەکراوە لەبەر ئەوەی ناوی قوتابی لەسەر پرسیارەکانە گروپەکانی دیار نەکراوە تەنها گروپەکان لەسەر لاپەڕەی وەڵامە لاپەڕەی سۆما ئەمە خاڵە گرنگەکانە خاڵی دووەم ئەوەیە کە شتێکی زۆر نوێ لە ئەم ساڵ لە هیچ ساڵێک پێشووتر لە هەرێمی کوردستان بەڵکو لە وەزارەتی پەروەردەی عراقیش ئەمە جێبەجێ نەکراوە ئەویش ئەوەیە دانانی وێنەی قوتابی لەسەر لاپەڕەی سۆما ئەو ئامارەی بەڕێز دکتۆر سەیوان باسی کرد 1970 قوتابی بەشداربووی ئەزمموونەکانە لای ئێمە دانە بەدانیان هەمویان وێنەی تایبەتی خۆیان لەسەر لاپەڕەی پرسیارەکە سۆماکان چاپ کراوە ئەمە ئاسانکارێکی زۆر دەکات لە بۆ بەڕێبەری هۆڵەکان بۆ ناسینەوەی قوتابیەکان شکارێکی نوێ و ئەم ساڵ ئەنجام دراوە بەڕێزان هەردەمێ دووبات بکەمەوە کە دڵنیای قوتابی خوێندکاران بکەینەوە کە پرسیارەکان بە کواڵەتیەکی زۆر بەرز بە ئامێری زۆر بەرز بە هاوکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئامێرە بەهای و بە نرخانە و بە کواڵەتیانە لە بۆ ئەزمموونەکان چەندین ساڵە دابین کرایە پلێ دڵنیای قوتابیان و خوێندکاران دەکەینەوە کە پرسیارەکان زۆر بە کواڵەتی بەرز چاپ کراوە سەرەڕای ئەمەش بە تەنها پرسیاری بابەتی زیندەزانی وەکو ساڵی پار بە شێوەی ڕەنگاوڕەنگ چاپ دەکرێت و دەکرێتە بەردەستی قوتابیان و خوێندکاران کە ئەمەش ئاسانکاری زۆر دەکات بابەتی زیندەزانی وێنەی زۆرە وێنەکانی دقیقە بۆیە بڕیاردرایە کلفەتی زیاترمان داوا کردیە بە سوپاسەوە لە سەرۆکاتی حکوومەتی هەرێم لە بۆمەیان ئامادە کردووە و
ئەو جێ لێ بە ڕەنگاوڕەنجی پرسیارەکان چاپ دەکرێت. ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە ساڵی پاریش پەیڕەوکرایە قوتابیان و خوێندکاران بە هەمان شێوەی ساڵانی پار دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان پاش 2 کاتژمێر ئەنجامەکان ڕادەگەیەندرێت پاش 2 کاتژمێر لە ڕێگای پۆرتالێکی تایبەت هەموو قوتابیەک چەند بابەتی تاقیکردنەوەی ئەنجامدایە ئەو بڵاپەڕەی کە وەڵامی لەسەرداناوە لە کۆنتترۆلەکان و لەکنەما پرۆسەی ڕاستکردنەوەی بۆ ئەنجام دەدرێت نمرەی بۆ دانەدرێت هەمان لاپەڕەی سۆما هەر هەموو بابەتەکانی لە ڕێگای پۆرتالێک لۆ خۆی دەیبینیت و بە یوزەر و پاسوەردی خۆت چی جواب دایتەوە پەنجەمۆری خۆی لەسەر کردووە ئەوەی جواب داتەوە ئەمە هەمووی بۆ دڵنیایی ئەوەیە کە قوتابی خوێندکارانی پۆلی 12 دڵنیا بن لەوەی کە ئەو پرۆسەیە بەڕێست و دروستی بە ڕوونی جێبەجێ دەکرێت و مەبەستمان لە هەموو هەدەفی حکومەت و بەڕێوەبەراتێکی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی ئەزمونەکان ئەوەیە هەڵسەنگاندن و هەسەنگانی ئەو قوتابیانە بە ڕێگەیەکی ڕێکوپێک و ڕاست و دروست ئەنجام بدرێت. بەڕاستی بەڕێزان ئەم هەنگاوە ئەم پرۆسەی دیتنەوەی وەڵامەکان سولاپەڕی سۆمال لە ڕێیان قوتابیانەوە هیچ شتێک و گومان ناخاتە سەر پرۆسەی بەڕێوەچوونی ئەزمونەکان و تاقیکردنەوەکان. ئەوە مزداقێتەکی زۆرە و ئەنشاڵڵا لە هەر لە ئەم ساڵیش پەیڕەو دەکرێت. خاڵک هەیە دەمەوێت ئاماژەی پێ بکەم دوای ئەوەی بەڕێز مام سەنوورەدین باسی کرد هەر قوتابیەک ناسنامەی خۆی وەرگرتەوە 2-3 ڕۆژ پێش ئێستا بەڕێگای پۆرتالێکی وەزارەتی پەروەردە ناوی سەرجەم بەشداربوانی قوتابیانی خوێندکارانی بەشداربوو لەم ئەزمونانە بڵاو کراوە بە لیستێک لەگەر چەند زانیارێک دڵنیا داوا لە قوتابیانی بەڕێز دەکەینەوە ئەو چەند ڕۆژەش پێداچونەوە بەو لیستە بکەن تەئکیدی 2 زانیاری بکەنەوە ئاینی قوتابی کە لەوێ بڵاومان کردیتەوە هەروە زمانی خوێندنیان لەبەر ئەوەی چ زمانی خوێندنەک لەوێ نووسرابی ئێمە 6 زمان پرسیاری مە دەکرێتە سەر 6 زمان بادینی سۆرانی عەرەبی ئینگلیزی تورکمانی سریانی لۆیە زمانی خوێندنیان چ زمانێک بی پرسیار بەو زمانە لە بۆیان دەچی بۆیە داوان لێ دەکەینەوە کە دڵنیا بنەوە لەو زانیارە کە ئەمەیان زۆر گرنگە. خاڵی دیکەش ئەوەیە کە ئەم ساڵ پەنجەمۆری قوتابی هەم لەسەر سۆما دەکرێت هەم لەسەر پرسیار دەکرێت. بەڕێزان دەمەوێت دڵنیا بینەوە ئەو هەموو پرۆسەیە کۆی ئەو هەموو گۆڕانکاریانەی کە ساڵ بە ساڵ ئەنجام دەدرێت بۆ قوتابی و ئازیزانی خوێندکاران ئەوەیە هەمووی فیسەبیل ئەوەیە قوتابی و خوێندکار بە دڵێکی ساف و بە دڵێکی بێ قەلەقی و دەمانەوێت فۆکەس بکەن و تەرکیز لە خوێندنەکەیان بکەن. زۆر سوپاسی ئەوە دەکەین. بەڕێزان پرسیارەکان پرسیاری یەکەم سەبالەت بە ئامێری بلوتوس وەزارەتی پەروەردە ئامێری دژی ئامێری بلوتوسمان هەیە دۆزیێرەوەی ئامێری بلوتوس دابش کرایە لەسەر هەموو قاعەکان لەسەر زۆربەی پەروەردەی قەزاکان ئەو پرۆسانی بەڕێز ماسنوردینیش باسی کرد قوتابی لە دەرەوەی هۆڵ پشکنینی لۆ دەکرێت بۆ ئامێرانە هەمووی هەر ئامێرەك بدۆزرێتەوە بە گزی هەسمار دەکرێت و ئەو ساڵی لێ دەڕوە سەبارەت بەوەی کە گرنتی ئەو مامۆستایی کە لە شێوەیەکی ڕێزم هەیە لە بۆیان بەڕێ شێوەیەکی ڕیکلام و ئەو شتانە کە لە جێیەکی فەرمی نییە بڵاو دەکاتەوە وەزارەتی پەروەردە ناتوانین ئەمە چکە ئەوە سۆشەل میدیایە لە جێیەکی فەرمی بڵاوی نەکردیتەوە من دڵنیا داوا لە قوتابی و خوێندکاران دەکەم کە بە هیچ شێوەیەک ئەمە ڕاست نییە گرنتیدان لە پرسیار و لە نمرە و لە دەرەجە بە شێوەیەکی ڕیکلامە کە لە سۆشەل میدیاکانە لە جێیەکی فەرمی بی ئێمە وەکو وەزارەتی پەروەردە بێگومان بە دوواداچوون دەکەین ئیجراعاتی پێویستیش لەسەر بۆتبەکەن.
زۆر سپاس سەبارەت بە پرسیاری یەکەمت لێبوردنی گشتی نازانم مەبەست لە چی هیچ لێبوردنێکی گشتیمان دخۆل ئەمانە هەمووی داغڵی امتحانی وزاری کراوە نەم 100,000 کە کاکتۆر سەیوان باسی کرد ئەمێنێتەوە سەر ئەوەی کە هەموو قوتابی خوێندکارە خولی یەکەم مافی بەشداربوونی هەیە لە هەموو بابەتەکان و ئەگەر هەموو بابەتەکانیش لە خولی یەکەم دەرنەچێت مافی ئەوەیە هەیە لە خولی دووەمیش بەشداری بکاتەوە سەر لە نوێ و بەپێی ئەو ڕێنماییانەی کە ئێمە هەمانە ئەگەر ئەو قوتابی خوێندکارە یەک بابەت یا دوو بابەت بکەوێت بمێنێتەوە بۆ ساڵی داهاتوو تەنها بۆی هەیە تاقیکردنەوە ئەنجام بدات لەو یەک بابەتە یاخود لەو دوو بابەتە و تەنها ئەوەندە هەیە و بەپێی ئەوەی ساڵانی کەش ئەگەر باس لە قەرارمان نییە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە نمرەی بڕیار نییە لە پۆلی 12 هەموو ئەو نمرەی کە قوتابی خوێندکار بەدەستی هێنێت خۆی هەموو ئەو نمرەی بۆ ئەگەڕێتەوە بیر لەو شتە کراوەتەوە بەڵام حقیقەتەن ینی با پێ بڵێم بە سەراحەت ئەو تەکنۆلۆژیای کە قەتع ئاغاتە سەر هۆڵەکان زۆر گرانە ئەمە یەک کە توانای ئەمە ینی ئەم ساڵ 2175 قاعمانەیە 2175 جیهاز لەو جیهازانە یعنی زۆرەکەوێت لەسەر حکوومەت کە برەوەزعی مادی ئێستای حکوومەتە دەرەقەتی ناین يعني كل دانيك تحسابي بضرب 2200 قاعة ضرب $10,000 تزارة شركات يعني اشتكت زورة أما يكدو مسألة إنترنت إما حزكين يعني دواكين لخلش كردستان شو لا إيوش ك بشويكي جوان خلقك تيبجين كي إما همور رجعان قطع إنترنت ناكين إما التانية لحفتي كدور رج أيش لساعات 6:30 حتى ساعات 2:30 حتى كانت امتحانات طوابع دوني طوابع 6 ساعات مجال يبغى امتحان لحوتني ودس بيجا تا 6 ساعات دوني دواي أو دس بيشو كاركلته يعني أقل بيت السر أوي كقطع إنترنت أو نناكي نلا سر كومبانيا كان نلا سر خلق قشتي قبل شويجي قشتي أقل بيش كويت يعني مدعوان ليه كين تكاين ليه كين كنزيق لضل ودي نقلن يا ما بس معنوية زرر لك كسبين يا ما معنوية بروسيجي ناجح برا وبشت وخوت أنا زان مسألة إنترنت يشكل الاشتهارة خطر كان تكنولوجيا يشي دوسرية هم باشا هم خراب خلق تواني استفادي اللي بكا بوشتي باش وتواني استفادي اللي بكا بوشتي خراب لبرو يعني حزكم إيوا وكراجين كار أو بخلب جينن كيمان بس مان زيان جانية بكاس تانيا ما بس مان أويا كبروسا كبشويش جوارو سكوتو أنجام بدري ولا حفتيه كتانيا دور روجا أو روجاش تانيا لساعة شنيو تدوني بانية كإيشوكار لو كاتانا توزي يكجار بوشي ويا خاصنية كزريري زور بكومبانيا كان يا بخلتي تربجين